سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارەکەی ئیدارەی پارێزگای هەولێر سەبارەت بە قەدەغەکردنی هاتووچۆ لەنێو سەنتەر و شار و شارۆچکەکانی ئەو پارێزگایە. ئێستا ئێمە لەنێو سەنتەری شاری هەولێرین، کاتژمێر 11 بە کاتی هەولێر. وەک دەبینن تەواوی ئەو بازارە سەنتەری شاری هەولێر هاتووچۆی تێدا قەدەغە کراوە، هیچ هاتووچۆیەکی تێدا نابینین. بەڵام پرسیاری گرنگ لێرەدا ئەوەیە هاوڵاتی دەپرسێت ئایا ئەم قەدەغەی هاتووچۆیە وا دەکات کە کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکرێت یاخود ڤایرۆسەکە لە بڵاوبوونەوە سنووردار بکرێت. دوای ئەم 5 ڕۆژە ئەرێ بەڕاست چی بەسەردێت دۆخەکە سەبارەت بە شارەکانی دیکە بە تەواوی هەرێمی کوردستان بە چ شێوەیەک ئێمە دەتوانین خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا؟ کەرەنتینە، قەدەغەی هاتووچۆ چارەسەرە یاخود خودپارێزی، خۆپارێزی تاک لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. پێم بڵێ چۆنە ئێوە بازار چۆلە هیچ نابیندرێ، تەنیا هێزی ئەمنی و ئێوەش لێرە دەبینم دانیشتون. چۆنە ئەم کەرەنتینە چۆنە لێرە دانیشتون؟ وڵی لە ماڵێ بووم بێزار بنیاتی نەدەری لێرە دانیشتون بەرهاتینە ئێرە. ئەو کەرەنتینەت پێت چۆنە باشە؟ باخوای باشە و باش نییە. ئەوەی کە باشە چی ئەوەی کە خراپ؟ ئەوەی باشە خۆ پارێزی بی، ئەوی دیکە ماشەڵڵا دوکاندارەکانی ژەموو قەپاتیان کردە ئوموریان دەسوڕێ ناسوڕێ ئەوەیە. تو لەگەڵ ئەوە دای کەرەنتین ببی پێ دوای ئێمە دەتوانین بەو کەرەنتینە ڕزگارمان بێ لە کۆرۆنا عەلەلاقەڵ یانی توشبوون کەم ببتەوە. نا با خۆ پارێز بین، خۆپارێز بی باش، خۆ پارێز بین باشترە لە کەرەنتینەی. باشە ئێستا کەرەنتینە 5 ڕۆژ وانە تەسەوڕ دەکەی دوای 5 ڕۆژەکە وەزعەکە باشتر ببێ یانیش دیسان توشبوون دەست پێ دەکات؟ دیسە قەڵارێکە پیا دەبتەوە فەرقی عین هەوەی خۆ لێ دێتەوە. یعنی عینە تاس ئینسان خۆ پارێزی باشترە خۆی بپارێزی. باشە خەڵکی خۆی ناپارێزی، خەڵکێکی زۆرمان هەیە خۆی ناپارێزی وانە باشە لەبەر چی خۆمان ناپارێزین؟ ینی خەڵکەکە لەبەر کۆرۆنا دەڵێ ترسم لێ نییە؟ وڵی نازانمەوە ئەتوی ناگەی لەمەوە بەس پێت باشەوە بازار نەبی؟ خۆ پارێزکردنەکە باشترە دەبی خۆمان پارێ ئەگەر نادیسان توشمان دەوەڵە 5 ڕۆژکە ئەینە قەڵباڵغی دەبتەوە ئەینە عالم دێ و دەڕوا. تۆ دوکانداری؟ بەلێ لێ ئەوە دوکانەکەتە دادخستووە. تۆ خەڵک چێن دەرەی؟ زەڕایە زەڕایە لە سنووری پارێزگای سلێمانی میوانی چەند دەبی هاتووی؟ دەمێکە دوو سێمانیەکە. چی دەڵێت بۆم قەدەغەی هاتووچۆیە باشیان خراپە؟ واللهی لە ڕووی بۆ مەعیشەتی ژیانی ڕۆژانەی خەڵک باش نییە، وەکو خۆپارێزیش باشە بەڵام مەعیشەت کەوایە زەرەرشێ و قازانجیشی هەیە دوو لایەنەیە. تۆش لەگەڵ ڕێی؟ منیش هەمان ڕام هەیە بەڵێ. یعنی کەرەنتین نەبێت؟ ناوەڵا دوکان تەیە؟ ئێمە هاتوین لێرە خۆمان دانیشتوین دەزانم دوکانت هەیە. بەڵێ ئێستاوە زەرەر لێ دەدا ئەوە قەپەنەوە دوکانەکەمە دام قسەمایی ملیۆنێک و 200,000 کات بۆ دەرناینی. من ڕۆژانە 200,000 بەس مەسوفیە و دوکانێ بە شاگرد و بەکرێ و بە وەرە و مەسروف و هەموو شتێک. کرێکەم بۆتەوە یان نەخێ کرێکەم و نەکردێتەوە کابرا. باشە ئێستا قسە لەسەر ئەوەیە حکوومەت بڕیارێک بدە کرێکە کەم کاتەوە دڵخۆشەکە. ئێستا ئێمە وەکو ئەو نەخۆشیە هەمومان ئامنت و بیلا بەڵام حکومە دەبێت کۆمەڵێشت هەیە بیکەوە چۆن من کرێچیم کابرای ساحە مەڵک لە زەریبەکەی خۆش بێ باشکرەکە بۆ من کەم کاتەوە کاک تێگەی یا هاوکاری کابرا ئێستا کرێ ئەو هەفتەت هەر لێ وەردەگری تەبعاً کابرا 5 ڕۆژت داخستەوە ئەو هەدە لە کرێکەم باڵێ ناشکێنێ لە کرێکم جا ئەو حەقی خۆشێتی کابرا حەقی خۆیەتی منیش حەقی خۆمە حکومەتیش حەقی خۆیەتی بەڵام ئەمە چۆنە کابرا دەبێ هەماهەنگیمان هەبێ تەبعاً بێ هەموو دەبی بە ویژدانەوە زۆر دروستە زۆر ڕاستە. ئێرە گەورەترین بازاری هەولێرە کە پێی دەگوترێت بازاری قەیسەری وەک دەبینن بەشێکی زۆر لە دوکاندارەکان لەگەڵ قەدەغەی هاتووچۆ تەنانەت دەڕابیشیاندا نەخستووە. دوکانەکەی کراوەتەوە قەدەغەی هاتووچۆ 5 ڕۆژە ئێستا ئێمە لە دووەم ڕۆژی داوی تەنیا یەک پەردەی لەسەر ئەشاکانی خۆی داناوە تاوەکو ئێستا بەپێی زانیاری ئێمە هیچ ڕووداوێک نەبووە، ڕووداوێکی نەخوازراو خەڵکێک بێوێ کارێکی خراپکە خێزوەن بکات لەگەڵ ئەوەی قەدەغەی هاتووچۆ هەیە بەڵام ئێزەکانی ئاسایش پۆلیس دام و دەستگاکانی دیکە لە ئەرکی خۆیاندان شوێنەکان بە باشی بە پاکی دەپارێزن
ئەم بەڕێزە دەبینم لێکوانەیە سڵاو دەبێ چۆنی باشی تۆ پاسەوانی دەکەی لێ تەمام سکیوریتینە ئێوە لێرە چاودێری هیچ ڕووداوێک بووە؟ نا لە خۆی بە زیادوێتە ئێستا هیچ ڕووداوەک نەبووە هیچ ڕووداوێک نەبووە زۆربەی دوکانەکان بە پەردەدا پۆشراوە هەمووی ئەو هەیە بەس لە خۆی بە زیادبی ینی ئەمانەشی زۆرەیە سکوریتیە جەماعەتی ئارامە هەر دوکاندارێک ترسی نەبێ ئێوە لێرن پۆلیس هەیە هەموو شتێک الحەمدولله هاتووچۆ نییە خەڵک پابەندەوە نییە باشە زۆر باشە ڕێنمایەکانیان زۆر بە باشی پابند کردیە ینی خەڵک پابەندی پابندی ڕێنمایەکانە پێم بڵێ لەگە کەرەنتین چۆن دەبین دۆخەکە پێت باشە دۆخەکە ئێستا باشترە لە پێشتر چکە ئێستا قەڵەباڵەکە هەندێک کەمتر بووە بەس ئەگەر بێت و پاش کەرەنتینێژ عالم پابندی بەڕێنمایەکان وازە بۆزاکە باشتر دەبی ئەگەر خەڵک پابندی ئەگەر پامەد بێن جژنەبی وڵی ڕزاکە وازم هەر بۆ خۆی دەبینی احتمالە بەرەو خراپترش بڕەوە خراپترش باشە بۆ خەڵک پابند نابێت وڵی خەڵک پابند نابێت لەبەرەوەی دۆخەکە دەبینی هەندێک زار نەئارامە ینی وەزاکە عالم هەندێک بێ ئیشیە هەندێک هەیە ڕۆژانە لەسەر ئەوەی دەژی ئەو ئیشەکەی ڕۆژانەیە لەسەرەوەی دەژیتن هەیە نی هەیە وەزاکەی ینی خۆت زانی هەرێمی کوردستان کۆ زۆر باشە ڕۆژانە ڕێژەی مردن ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت یعنی وا دەبینین زیاد دەبێت ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێ کاکە ئێمە ناچار بووین کەرەنتین بڕیاریەوە بدەین کەرەنتینە بکرێ خەڵک بەس پرسیارەکە لێرەدا ئەوەیە ینی پێت وایە لە دوای ئەو کەرەنتینە دۆخەکە باشتر بێ یانیش خەڵک پابند نەبێت دیسانەوە وەزعەکە بەرز بێت بەدڵنیایە و لە دوای کەرەنتینە باشتر دەبێت بۆ لەبەرەوەی کەرەنتینە واتە ڕاگررتنی هەموو بەڵام دیسان خەڵک تێکەڵ دەبتەوە ئەخە تێکەڵ دەبتەوە بەڵام پێی ڕێنماییەکانی تەندروستی تێکەڵ ئێستاێتەوە نەخێر خەڵکێکی زیاد ناکە لە نێوان توشبوون بە کۆرۆنا و بێکاری کەرەنتینە کامیان باشترە لە نێوان توشبوون بە کۆرۆنا و بێکاربوون یان لە کەرەنتینە کامیان باش بێکاری بی باشترە بەس کۆرۆنا توش نەبێت بەقەناتەوە دەڵێ بێکاری دەبێتە ماوەیەک خۆراگرتن بەڵام توشبوون بە کۆڕۆنا دەبێتە دوو سەبەب یەکیان هەم بێکاریەکە هەم توشبوون واتە ڕێژەی زیادبوونی کۆرۆنا و مردن و کارەسات. ئێستا کەرەنتینە پاش کەرەنتین پێتان وایە کۆنتترۆلی کۆرۆنا بکریانە وڵی ئیلایی شتەکە ئەمە زەحمەتە کەس بزانێت زەحمەتە کەس بەڵام ڕێنمایەکان دەڵێ خۆت بە پارێزی تووشی نابێت ئەساسە زۆر ئەساسە ئەرێوە ئەگەر خۆ پارێزی لە هەموو شتەچی باشترە باشە ئێستا کەرەنتینە و هاتینە دەرێ کو هاتینە دەرێ وڵی سکەین بێزار بووین لە ژۆرێ خۆشمان چەندی خۆشمان پارێزین هەر باشە بەڕای تو مرۆڤ تووشی کۆڕۆنە بێ باشترە یان کەرەنتین بکرێ ناکەرەنتینە بکرێ بەس تا حەتێکی دەبی خەڵکەکانی پشتیوانی لە بۆ بکرێت بۆی ینی ژیانەکی هەبی ژیان ئێستا ئەوە ینی باشە بڕیارە چی ڕاستە کەرەنتینە ڕاستم دەرم سەد بەڕێی خۆم نازەمە خۆت دەڵێن ڕێی خۆم پێت باشە حکومەتە و بڕیارەی داوە ینی ئیدارەی پارێزگای هەولێر ئەوەی ئێستا لە سلێمانی وانە بەس لە هەولێر کەرەنتینە دراوە باشە ئەوانە بێن باشە و باشیش نییە ڕێی خۆمونیە لە چ باشە لە چ باش نییە باشەکە کابرا ئیدارەی ناسوڕێ شتەکەمان لەوێ یەکێک ینی غەڵەتە کەرەنتین بدرێت غەلەت نییە بەڕێی خۆم غەلەت نییە. مامۆستا پێم بڵێ لەگەڵ کەرەنتین چۆن خۆت دەپارێزی بە خودای خاڵی ئینسان چەند خۆی بپارێزی هەر کەمە بپارێزیەوە لۆ یەک و دوو نییە لۆ عامەتانە کەرەنتین باشە بەڕای تۆ ئەو کەرەنتینەی درایە لە هەولێر شتێکی باش بوو بە خودای مامە باشە نالێن خراپە بەس فەقیر هەیە ڕۆژێ بە ڕۆژێ ئەگەر نییە ئیش نەکاتن نییە بخواتن هەیە مەقەوای غردەکاتەوە هەیە مەسەلان ڕسکی دەفرۆشی ڕۆژێ 5,000 10,000 بەدەستی دەکەوی دەباتە ناو مالی خۆی دەخواتن نانی کاریگەری لەسەر فەقیر هەیە و کەرەنتینە هەدیکو ئەوە یعنی معناوێ لە دوو لای لۆی زەرە باشە تۆ پێم بڵێ وەکو کەسێکی موسڵمان متەدەین لە نێوان سەلامەتی ژیانی ئینسان ڕۆحی خۆی لەگەڵ ئەوەی کە قوتی ژیانی کامیان گرنگترە واللهی تەبعی ژیانەکەی خۆی مهمترە
مردنەکەی خۆی کە نەمریتن باشترە لەبەرەوەی خەڵک ئەگەر هات و ساڵک 6 مانگ 2 مانگ خۆی حەفز کرد لەو مەوزوعی ئەوە حیاتەکی خۆی کڕیەوە بەس هەشە ماڵ و منداڵی نییە بخواتن خاڵە دەبێ ئاگاداری ئەوەش بین دەبێ ئاگاداری ئەوەش ببن ئەگەر سوڵتەیە ئەگەر ئینسانی هەبوونە فەقیر فقەرایەکەی بڕێک ئاگای لێبیتن باشە سەبارەت بە کەرەنتین چی دەڵێیت تۆ سۆن بە کارەتی چی دەرێن دەمەوێت ملەتە هەموو ڕاینماکانی جێبەجێ بکاتن و جێبەجێ بکاتن و باشە دەتوێت ڕێنمایی جێبەجێ بەڵام بە تەسەوڕی تۆ دوای ئەو کەرەنتینە وەسەمان باش دەبێ یان دیسان خەڵک جێ پێ نادا و ڕێنمایی جێبەجێ ناکە و ئیتر دیسان توشمان ئەو خەرکە بڕەچی شکەم لە دەرامەتە یعنی پارەی نییە هیچی نییە نابی بێکزاری ژێمە ئەوها خۆمان تونکەی لەسەر ملەتەکەش و نابی ئەوها بەرەلاشی بپارێزین باباغ لۆ پاراستن دەبی خۆمان پارێزین دەبی ئاگامان لە هەموو شتێک بی باشە ئەگەر خۆی ینی وەزارەتی تەندروستی دەڵێ بەرێ دەڵێ کاکە بەس خۆتان بپارێزین کەرەنتین نایەوێت کەرەنتینی ناوێت خەڵک خۆی ناپارێزی ئێستا منەگە کەمامەی لە دەستی کەم و ئەوەکەم ئەوها لەبیکەن یعنی هیچ مشکلە تو لە کۆرۆنا دەترسیت ئارێ وەڵڵا زۆر دەترسی خۆت دەپارێزی حاجی هاتی ئیشە ڕۆ ئیش دەکەی ئەوڕۆ ئیش دەکەی و کەرەنتینە چۆنە هاتی ئیش بکەیت ئیش دەکەی نەکەی بڕێک ئیدارە ناکەی ئیدارە ناکەی بەشەیش هەتا پێی بکرێ خۆی بپارێزی حکوومەتی هەرێمیش یعنی ئەوەندێت جددیە لەسەر خۆپاراستن خەڵکەکە توش نەبیتن یعنی خەڵک چۆن پابندە خەڵکەکە بەڕاستی بە قەنعەتی خۆم بەو دەرەجە پابند نییە ناوەڵڵ جێ نادەنێ لە شەقامی ئیسکان کە یەکێکە لە شەقامە ناودارەکانی هەولێر زۆربەی هەرە زۆری چایخانە خواردنگەی زۆر بە زۆری تێدایە وەک دەبیندرێ تەواوی ئەو خواردنگانانە یان دوکانەکان بە تەواوەتی دەتوانم بڵێم داخراون یەک دوێک نەبێکە خواردن دەفرۆشن ئەگەر سەیری بکەن زۆرینەی هەرە زۆری هاوڵاتیان لێرە پابەندی ڕێنمایەکانی هاتووچۆن بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک هاوڵاتی دەبیندرێت لەسەر ئەو شەقامە بابزانین ئەمە دوکاندارە یاخود سڵاوت دەبێت سلام لە تۆش دوکانداری چۆنە لێکوانەی وەڵای من دوکاندار نیمە من کارمەندی پۆلیسم چاودێری بازار دەکەی ناوەڵامە لە پارێزگاری دۆچین سەر بە دۆچین ئەوە دوو ڕۆژە گەڕاکنەوە دەوام ئێمە کەرەتین کرابووین بۆ وەڵی نازم لە بە وەزعی کۆرۆنای کەرەتین کرابووین ڕۆژ کەرەنتین بووی نه ئەوە دوو ڕۆژە ئەویش فحص شتیان بۆمان کردبوو ئێستاش تەلەفۆنیان کردگوتیان نەتیجەی فحسەکانتان باشە بەڵێ تقریبا 6 پۆلیس بوون دڵمان زۆر خۆش بوو الحەمدولە لە 6 پۆلیس یعنی خەڵکی کەرکووک و قەڵاتزێ و دوهۆکەوە هەمووی پێکەوە بووین لە ئوتێل ئێستا هاتن ئێستاش لێرە نان دەخۆین و بەرەو دایری خۆمان دەڕۆین ئێستا ئێوە دەرچوو هەڵگری ڤایرۆسەکە نین نەخێر زۆر باشە الحەمدولە شکر بۆ خوا الحەمدولله سەبارەت بە کەرەنتینە پێت وایە ئەو کەرەنتینە دەرەنجامەکەی وا دەبێت کۆرۆنا کۆنتترۆل بکرێت سنووردار بکرێت یاخود دەبێت خۆمان بپارێزی وەڵایی خۆپاراستن ئەوە لە سەروی هەمووە ئەم کەرەنتینەش فترە بیکرێ بۆ پاکردنەوەی ناو شار و ناو خەڵک و بازار زۆر باشە هەبی باش بەس خەڵکێک دەڵێ بێ ئیش دەبوو بابی ئیش بین ئەخە سوبەی ئەمە گیانی خۆمان کە سوکاری خۆمان لە دەست بدەین باشتران ئیشەکە تعویز دەکرێتەوە تازیە بێ سەردان بێ کە سوکار بێ سەفرە و سیاح بێ هەمووی تعویز دەکرێت بەڵام مردنەکە تعویز ناکرێتەوە هیوادارین بەردەوام بێت کەرەتین هەبێت بەوای بڕیارەکەی ئیدارەی پارێزگای هەولێرت پێ ڕاستە بەڵێ پێم ڕاستە و دەستخۆشی لێ دەکەم تۆ چی کار دەکەی ئەمە لە سنتەری تەراسیمایمە یعنی کەوای کارمەند تەندروستی باشە پێم بڵێ سەبارەت بە خۆپارێزی هاوڵاتیان پابندن خەرک باشن زۆر پابندن زۆر خوب باشن هەتا عەدەکی باشن باشانی بەڵام هەندێک هاوڵاتی پابند نابێت هاوڵاتی پابندمان بێەوە کەیف خۆیتی ئەمە مەترسیدارە زۆر پابند بین لەمە دەبی پابند بن زۆریش پابند بین زۆریش ئاگامان لە خۆمان ژووری ئۆپراسیۆنی هەولێر ماوەی 5 ڕۆژی ڕاگەیاندووە بۆ قەدەغەکردنی هاتووچۆ لە سەنتەری شاری هەولێر و دەوروبەری شاری هەولێر واتە قەزا و ناحیەکان لە شاری هەولێر ئێمە دەمانەوێت بزانین ئایا دوای ئەو بڕیارە ئیدارەی پارێزگای هەولێر چ بڕیارێک دەدات هەرێ بەڕاست قەدەغەی هاتووچۆ وا دەکات ئێمە لە کۆرۆنا ڕزگار بین یاخود ڕێنمایی تازە دەردەچێت ئێستا
ژووری ئۆپراسیۆن ئیدارەی پارێزگای هەولێر لەگەڵ ئەوەی کە قەدەغەی هاتوچۆیە بەڵام لەگەڵ قایم قامیەتەکان و مدیر ناحیەکانی سەر بە پارێزگای هەولێر لە کۆبنەوەدان بابزای ناوەڕۆکی ئەو کۆبنەوەش لەسەر چییە. بەڕێستان وەکو جێگری پارێزگاری هەولێر دۆخەکەتان کۆنتڕۆڵ کردووە یاخود وەکو دەبینین هەر ڕێژەی توشبوون جیاوازەشی ئەو تۆ نابیندرێ لەگەڵ ڕابردوو. بەڵێ بەخێر بێن سوپاس بێگومان بە 5 ڕۆژ دۆخی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کۆنتڕۆڵ ناکرێت بەڵام هێواش دەکرێتەوە لەوانەیە لەو دوو ڕۆژەی ئێستا یەکەمە تێدانیان لە هەفتەی داهاتوو ئەنجامەکەی دیار نەبێت بەڵام لە ڕۆژانی داهاتووتر لە هەفتەی داهاتووتر ئەنجامەکانی دیار دەبێت ئێمەش لەو بابەتە تەجروبەمان هەیە لە ماوەی ڕابردوو چونکە تۆ کە قەدەغەی هاتوچۆ ڕاگات بەرێکەوتن نامینە کە بەرێکەوتن نەما بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هێواش دەبێتەوە سز دەبێت. باشە بەشێکی زۆر لە خەڵک ینی قسەی لەگەڵ دەکەی کۆرۆنەی پێ قبوڵە دەڵێ کاکە کێشە نییە با تووشی کۆرۆنە بم بەڵام با بێڕسق نەبم با دوکانەکەم ئارەبانەکەم شوێنی کەسابەتەکەم دانەخرێت ئێوە بەنیازی چین پێتان وایە تاکە چارەسەر بۆ کۆنتڕۆڵکردن سنووردارکردنی کۆرۆنا قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینە نەخێر ئێمە پێمان وایە تاکە چارەسەر تاوەکو ئێستا کە لە هەموو وڵاتانیش چارەسەری ئەو نەخۆشیە نەدۆزرایەوە نە لە چارەسەرەکەی نە لە ڤاکسینەکەی تاکە چارەسەر خۆپارێزیە کەوتنەوەی بەرێککەوتن نەبێت ئێمە وەکو حکوومەت ڕاستە ئەمە لە قۆناغێکدا ڕامانگەیاند کەوا هەموو خەڵکمان پاراست وەکو کۆپارێزی بەڵام گەیشتنە قۆناغێکتر تاکپارێزی هەر کەسێک خۆی بپارێزی کەواتە خۆت پارێزی تاکپارێزی بەڵام لە هەمان کاتیشدا ئەنجامەکەی بەرپرسیارەتەکە هەر بۆ حکوومەتە ئێمە لە ڕۆژانی ڕابردوو چەندین پەیوەندیمان پێوەکرا لە ماڵەکان لە ناو خێزانەکان کەوا دەڵێن کاکە تووشی ڤایرۆسەکە بوون بە هانامان وەرن ئەمبوڵانسێک بنێرن بمان گوازنەوە نەخۆشخانەکان کەواتە حکوومەت ئەگەر بێت و قەدەغەی هاتوچۆش ڕانەگەینی هیچ ڕێکارێکی نەگرێتە بەر لە ئەنجام دەکە هاوڵاتیان نەخۆشکەوتن هەر دەبێت حکوومەت بەرپرسیارەتەکە هەردوێت هەر حکوومەت دەبێت چارەسەر بۆ هاوڵاتیان دیاریشە توانای تەندروستی ئێمە لەو ئاستەنەیە ئێمە و هەموو نەخۆشە لە خۆمانەوە بگرین هەم لە کەوادری طبی ئێمە و بە عەدەدە زۆرەمان نییە کارمەندی تەندروستیمان نییە هەمیش لە ئەچیزە و شوێن ئەو هەم نەخۆشە ناتوان لە خۆمانەوە بگرین. باشە کاکێ من وەکو خۆت باس لێوە کرد کەمی کارمەندی تەندروستی کەمی ئامێری تەندروستی وا دەکات کە ئێوە بڕیاری کەرەنتینە یاخود قەدەغەی هاتوچۆ لە نێوان نێو سەنتەری شاری هەولێر و لە نێوان پارێزگاکان وەک دەزانرێت زۆربەی ئەوانەی کە ینی لە هەولێر خەڵک توش بووینە لە دەرەوەی پارێزگای هەولێر هاتوو وانە بەڵام کێشە زۆر زار لەوەیە ینی دوای کەرەنتینە لە کاتی کەرەنتینش هەندێک جار لە ڕێگەی بازگەکان خەڵک دی هاتوچۆ دەکات ینی بە دوواداچوونمان کردووە ئاسانکاری هەیە واستەکاری هەیە ینی چۆن ئەمە چارەسەر دەکەن. بەڵێ شاری هەولێر جیاواز لە شارەکانی تری کوردستان پایتەختی هەرێمی کوردستانە مەکتەبی سیاسی حزابەکانی تێدایە پەرلەمانی تێدایە دەستەی دادوەری تێدایە سوڵتای قەزایی تێدایە هەموو وەزارەتەکانی تێدایە نێردراوانی حکوومەتە و قونسوڵیەکان هەمووی لە شاری هەولێر لە هەمان کاتیشدا هەولێر مەرکەزێکی تیجاریە ئالوگۆڕی بازرگانی و فڕۆکەخانەی هەولێر ئەوانە هەمووی کەوا خەڵکێکی زۆر ڕوو لە شاری هەولێر دەکات ئەمان و سەقامگیری ئەمنی لە ناو شاری هەولێر هەموو ئەو بەرپرسانەی عێراقی لە ئەندام پەرلەمان و لە وەزیر و لە بەرپرسانی باڵای سەربازیشان کە لە برا عەرەبەکانیشن ماڵیان لە هەولێر و مقیمن لە شاری هەولێر کەواتە هەر هەمووش ڕوو لە شاری هەولێر دەکات ئێمە ناکرێت بە یەکجاری ئەو دەواازانە داخین بازگەکان داخێن بەڵام ئێمە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە چیمان داناوە کەوا خاڵی لە هەر بازگەیەک تیمێکی تەندروستی پشکنین دەکات بەرنامەی ئەومان داناو لە ڕۆژانی داهاتوو بە پێی بەیانەکانی وەزارەتی ناوخۆ بۆ هەر هاوڵاتێک دانیشتوی شاری هەولێرش بێ بەڵام لە شاری هەولێر بستە دەرەوە لە کاتی گەڕانەوەی یان دەبێت پشکنینی کۆڕۆنەی هەبێتن ئێو شارێکە لی دێ یانش بۆ ماوەی 48 کاتژمێر کەرەنتینی دەکەین و پشکنینی کۆڕۆنەشی دەکەین لەسەر ئەرچی خۆی بۆیە ئەوە دوای ئەو بەرنامەی قەدەغەی هاتوچۆ دەکەوتە بواری جێبەجێکردن لە هەموو بازرگەکانی دەوروبەری شاری هەولێر. باشە خەڵکێک وەکو گوتم زۆرینەی خەڵک قەناعەتی وایە قەدەغەی هاتوچۆ نابێتە هۆی سنووردارکردن یان کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسی کۆرۆنا خۆشتان دەڵێن تاک پارێزی
خۆپارێزی تاکە چارەسەرە. ئێوە بەنیازن کەرنتینە درێژ بکەنەوە کە زۆر جار هاوڵاتی دەڵێ کاکە ئەوە ماڵوێرانیە بۆ ئێمە یاخود ئەمە کۆتایە تر خەڵک دەبێت خۆی بپارێزن. ئێمە تاوەکو ئەو قەدەغەی هاتوچۆیە ماوەکەی کۆتایی دێ شتا 2 ڕۆژمان ماوە کەواتە ڕۆژی 4 لەسەر 5 کۆتایی پێدێ ڕۆژی شەموو 4 تا بەڵێ کاتژمێر 12 شەو بۆ ڕۆژی یەکشەم ئێمە لە ڕۆژی شەمەوە بڕیار دەدەین بە چ شێوێک دەبێت بەپێی ڕەوشە تەندروستیەکە ئێمە بڕیار دەدەین ئایا درێژ دەکرێتەوە یانیش ئەگەر درێژ نەکراوە بەچی شێوازیەکتر دەبێت ئێمە ئیمڕۆ کۆبوونەوەیەکمان هەبوو لەگەر بەڕێز قایم قامەکان و ئێوارەش لە ژووری ئۆپراسیۆنەکان کۆبوونەوەیەکتر دەکەین بەرنامە و بەرچاوڕوونی خۆمان بۆ 2 ڕۆژی داهاتوو دوای ئەو ماوەیە چۆن مامەڵە لەگەر دۆخەکە بکەین چکە ناکرێت ئێمە قەدەغەی هاتوچۆ ڕابگەین بۆ ماوەی 5 ڕۆژ دوای ئەوە هەموو شوێنێک بکرێتەوە کەواتە تۆ هیچت نەکرد بەرێککەوتن ئەو جارە زیاتر دەبێت بۆیە داواکاری ئێمە ئەوەیە لە هاوڵاتیانی بەڕێزکەوە خوان بپارێزین ئەگەر هەر هاوڵاتێک هەر بە پرسیارەتی و هەست بۆ بکاتن کەەوە ئەو ڤایرۆسە هەیە وا مامەڵە لەگەر بەرامبەری خۆی کە ئێستا من و تۆ وا مامەڵە لەگەر یەک بکەین تۆ هەڵگری ڤایرۆسەکەی منیش هەڵگری ڤایرۆسەکە ئەو کات هیچ پێویست بۆ ناکە قەدەغەی هاتوچۆ ڕابگەینین هیچ پێویست بۆ ناکە ئێمە با بڵێن خەڵک لە کار و کەسابەتی خۆی دوور بخەینەوە بەڵام بەداخەوە هاوڵاتیان بە شەشی زۆریان پابەندین بۆیە ئێمە وەکو باسمان کرد هەم بۆ تەندروستی گشتی هەمیش بۆ ئەوەی لە کۆتاییدا هەر ئێمەی حکوومەت تیمەکانی تەندروستی ئێمە وەزارەتی تەندروستی هێزەکانی ناوخۆمان ئیدارە تووشی بەڕاستی کێشە دەبێ و خەڵکێکی زۆر بەسەرمانەوە دەمێنێتەوە لە نەخۆش و ئەو کات لەوانەیە وەکو وڵاتانی تریان وەکو هەندێک شاری تری لەناو عێراق نەتوانین چارەسەر ئەو هەموو نەخۆشە. قەدەغەی هاتوچۆ لە نێو سنتەری شاری هەولێر و شار و شارۆچکەکانی سەربە و پارێزگایە وەک بەرپرسان باسییان لێوە کرد تا ڕادەیەکی باش بە باشی بەڕێوە دەچێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوان پێیان وایە کە قەدەغەی هاتوچۆ تاکە چارەسەر نییە بۆ خۆپارێزی لە نەخۆشی کۆرۆنا یاخود توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا بێکاری و داخستنی دوکانەکان و خەڵکێکی زۆر کە لە کەسابەتی دوور دەکەونەوە ئەمە زیاتر بارەکە قورس دەکە هەم لەسەر هاوڵاتی هەم لەسەر حکوومەت ئیدارەی پارێزگای هەولێر دەڵێ ئێمە نامانەوێت کەرنتین ئەگەر هاتو هاوڵاتیان پابەندی خۆپارێزی بن ئەوە بێگومان بە هەمومان دەتوانین کۆنتترۆلی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بین و چاوێکیش بە هەڵگرتنی تەواوی قەدەغەی هاتوچۆ لە سنووری پارێزگای هەولێر بدەین تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.